نزیک دەبینەوە لە جەژنی قوربان و هاوڵاتیان خۆیان ئامادە دەکەن بۆ ئەنجامدانی قوربانی. ئەمساڵ قایمقامێتی سلێمانی ڕێوشوێنەکانی کڕین و فرۆشتن و سەربڕینی ئاژەڵی چڕتر کردوتەوە و دەڵێت تەنها لە 4 شوێن ڕێگە بە فرۆشتنی ئاژەڵ دەدەن و لە شوێنەکانی دیکە قەدەغەیە. ئێمە ئەمانوێ سەربڕین لە خەسابخانە ئەنجام بدرێت، بەڵام ئەگەر لە حاڵەتێکە کابرا نەیتوانێم کارە ئەنجام با لە ناو ماڵەکەی خۆیان ئەنجامی با بە شێوەیەکی تەندروست و ئەبێت دڵنیا بێ ئەو ئاژەڵەی کە سەری ئەبڕێت و ئیکاتە قوربانی هیچ نەخۆشیەکی نەبێت. کاوکو جەنابی دکتۆر بورهانی شارتی پێیان نەخۆشی هەیە، نەخۆشی تایخەنبەربوون هەیە و ئەم نەخۆشیەش هیچ نیشانەیەکی بە ئاژەڵەکەەوە دیار نییە. بۆیە ئەبێ ئەو کەسەی کە قوربانیەکە ئەکا ئەو کەسەی کە خێرەکە ئەکا بۆ ئەوەی پارێزراو بن خۆشیان و هەموو ئەوانەی کە خێرەکەیشیان پێگات ئەبێت دڵنیا بێتەوەی کە ئەم ئاژەڵی سەری ئەبڕێ ئاژەڵێکی تەندروست. ئێمە ئیجراتی خۆمانەکەین لەگەڵ شارەوانی و لیژناو بەشەکانە ڕامان سپاردون کە هەرچیان دەتوانێت بێت بە هاوکاری لەگەڵ هێزە ئەمنیەکانە ئەنجامی. هاوکات سەربڕینی ئاژەڵ لە کوشتارگاکان ڕێگە پێدرا و لە چواردەوری شەقامەکانی بازنەی مەلک مەحموود و شوێنەکانی دیکە کڕین و فرۆشتنی ئاژەڵ قەدەغەیە. ئەمەش بۆ ڕێگریکردن لەو نەخۆشیانی تەنها بە پشکنینی تایبەت دەردەکەوێت و ئەگەری توژبوونی مرۆڤ لەو ڕێگەیەوە هەیە. ئێمە وەکو بەڕێبەراتی بێتن لە سلێمانی لە ڕۆژانی جەژنی قوربانە کوشتارگەکانمان لە پارێزگای سلێمانی هەروەها لە گەشت قەزا و ناحیەکانە کراوە بێ ستافی پزیشکی بێتە نەری لەو شوێنانەدا هەڵەسن بە ئەنجامدانی پشکنینی ئەو ئاژەڵانەی کە لەلایەن خێرخوازانەوە یا لەلایەن ئەو هاوڵاتیانەی کە ئەیانەوێ قوربانی بکەن ئاژەڵەکانیان لەوێ سەربڕن چونکە گرنگیەکی زۆری هەیە ئەو شێوازی پشکنینانەی کە لە کوشتارگەیە ئەنجامەدرێ ئەویش پشکنینی پێش سەربڕینە کە خۆتان نەزانن کە جۆرەها نەخۆشی هەیە کە مرۆژەڵەییە کە لە ئاژەڵەوە ئەگوازێتەوە بۆ مرۆڤ بە تایبەتی کە لە ئێستادا ئێمە بەرەو گەرما ئەچین نەخۆشی تای خوێنبەربوون لە ناوەڕاست و باشووری عێراق زۆر بەربڵاوە. ئێمە بۆ ئەوەی بتوانین ڕێگری بکەین لەو نەخۆشیە کە لە سنووری پارێزگای سلێمانیدا بوونی نەبێ هەوڵ بدەین ئەو ئاژەڵانەی کە قوربانی بۆ ئۆکەین بیبین بۆ کوشتارگەکان. قایمقامێتی سلێمانی هۆشداری دەدات لە سەربڕینی ئاژەڵان لە شوێنی فرۆشتنیان و فڕێدانی پاشەڕۆکانیان. لە ئەگەری سەرپێچیکردنیشدا سەرپێچیکاران ڕوبەڕوو یاسا دەکرێنەوە. هەروەها بەرپرسانی تەندروستیش داوا لە هاوڵاتیان دەکەن قوربانیەکانیان بە شێوەیەکی تەندروست ئەنجام بدەن و ناڕەحەتی بۆ هاوڵاتیان دروست نەکەن. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.